دۆسیەکەی دژی سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ بە تۆمەتی هاندانی ئاژاوەجێڕی ڕۆژی 6 کانونی دووهەم بۆ سەر کۆنگرێس ڕێو شوێنی خۆی گرت لە کاتێکدا بەڕێوەبەرانی لێپێچینەوە لە کۆنگرێس لەلایەن خۆیانەوە دۆسیەکەیان تەواو کردووە تا بیخەنە بەردەم ئەنجومەنی پیران و بڕیار لەسەر چارەنووسی ترامپ بدات. با نیشانی جیهانی بدەین کە 6 کانونی دووەم ئەمریکا نەبوو. The insurrectionists made clear to law enforcement سەرهەڵداوان بە جێبەجێکارانی یاسایان وتووە ئەوان تەنها دوای داوایەکی سەرۆک ترامپ کەوتوون. شەرمیشیان لە تاوانەکانیان نەکردووە لەبەرەوەی لەو باوەڕەدا بوون بڕیارێکی فەرماندەی گشتی جێبەجێ دەکەن کەوا بوو سزا نادرێن کە بە هەڵەدا چوون. ڕۆژی چوارشەمە گرتێکی ڤیدیۆی تازە خراوەتە ڕوو کە یاسادانەرانی وڵات دەبیندێن لە دەست خەڵکە تێک دەرەکە هەڵدێن. ڕۆژی پێنجشەممە بەڕێوەبەرەکان مەشرومری ئەوەیانە ئەگەر ترامپ قەدەغە نەکرێ بۆ خۆ هەڵبژاردنەوە ئەوە جارێکی تر هەوادارانی هان دەدات. لەوە ناترسم کە داناڵد ترامپ بۆ 4 ساڵی ئایندا خۆی بپاڵێوێت لەوە ترسم خۆی هەڵبژێریە و بشی دۆڕێنێت دەتوانێت هەمان شت دووبارە بکاتەوە. لە ماوەی 2 ڕۆژدا دیموکراتەکان گفتوگۆی ئەوەیانە کرد کە ترامپ بۆ ساڵانێکە هانی تونند و تیژی داوە بە هۆکاری ڕادکردنەوەی ئەو قسەیە بڵێت هەڵبژاردننی 2020 دۆڕاند هێشتا کۆنگرێسی وڵاتەکە پاسەوانیەکرێت. ئەو تەنها ڕستەیەک ناڵێت کە ئەگەری هەیە توندوتیژی سیاسی لە ئایندەدا بۆستێنێت هەڵبژاردنەکە نەدزراوە هێشتا ئەو ڕستەیەی نەوتووە ئەو هۆکارەکەیە پاسەوانی نیشتیمانی بەهێلەکی خۆپارێزیەوە لە دەرەوە پاسەوانی دەکەن. هێشتا چوونەپاڵی 17 ئەندامی ئەنجومەنی پیرانی کۆماریەکان لەگەڵ هاوکارە دیموکراتەکانیان بۆ تۆمەتبارکردنی ترامپ ڕوون نییە لە کۆتاییشدا ڕاستکین داوای لە کۆماریەکان کردووە بیر بکەنەوە لە ئاکامەکانی بڕیارەکەیان. سەرۆک ترامپ ڕایگەیاندووە ڕەوشی زۆر گونجاوە لەبەرەوە ئەگەر بگەڕێتەوە بۆ پۆستەکەی و جارێکی تر ئەوە ڕوویدایەوە لۆمەی کەس نابێت بکەین جگە لە خۆمان. ڕۆژی هەینی نۆرەی تیمی بەرگری کارانی ترامپە قسەی خۆیان بکەن پێشبینی دەکرێت لەسەر هەڵسو کەوتی سەرۆکی پێشوو قسە بکەن کە بەپێی یاسا ئەوە ناگەێنێت هەنی تونند و تیژی دابێت لە کۆتایی ئەم هەفتەیە بڕیاری کۆتایی لەسەر دۆسیەکەی ترامپ دەدرێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.